سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان مەسرور بارزانی لە نزیکەوە سەرپەرشتی تەواوبوونی ئەم پرۆژە گرنگە دەکات بۆ سلێمانی. خۆشەویستانی ئەم شارە شایانی ئەم پرۆژە و زۆر پرۆژەی گەورەتریشن. سڵاوتان لێ بێم کاتتان باش بۆ جارێکی دیکە بەردی بناغەی پرۆژەی شەقامی سەدمەتری سلێمانی شەڕەی بابان دانرایەوە. هاوڵاتیان چاوەڕوانی ئەویان هەیە لە 3 ساڵی ئایندەدا بەم شەقامەدا تێپەڕ ببن. لەگەڵ بەڕێوەبەری جێبەجەکاری شەقامی سەدمەتری سلێمانی بە سەرەتای دەستپێکی کارکردنی شەقامەکەدا تێپەڕ دەبین. لەم خۆناغەدا دەست دەکرێت بە لابردنی هەر زیادە ڕەویەک بۆ سەر پرۆژەکە و ئەنجامدانی کاری کلینین و گرەیپین وا تاپاکردنەوە و تەخکردنی شەقامەکەی ئێستا دەستی پێکرد و 5 کیلۆمەتریش تەواو بووە. سەرەڕای ئەوەی کێشەشانە زۆر هاوکار بوو ئەوە شوێنی بینایی ئەمڕۆ ڕوخێنراوە. بەڵێ ئێستاوەتان یەکێک لە نقاتی چاودێریەکانیان بوو کە خەڵکی بوو چۆڵیان کرد و ئێمە شەستان بە ڕوخاندنی. بارگای سکرتاریەتی 1 و 2 مام جەلال کە بە باروتخانە ناسراون دەکەونە تەنیش پردەکەی تاسڵوجە بەر قۆناغی یەکەمی شەقامی سەدمەتری دەکەون. لە ئێستادا تەلبەنی هەردوو بارەگاکە لابراوە و ئەوانیش پەیمانی هاوکاریکردنیان داوە. لەم ڕێگایشدا بەشێک لە هاوڵاتی و خاوەنبەر هەڵگرەکان دەبینین کە دێن و داوای کار دەکەن. چۆنی قوربان عەلیکە سەلام. قڵاوێ مەدەنیدان ناوێ؟ لا نەخێر لە وەڵڵا خەڵکی ئێرێ خۆمان ئەزان بە سەرفەش بارمان دەنێ حەدای ساڵانە بارمان ئەمێری خۆمانی لێ ببوورە دوای سەردان خەڵکیش دەهینەکە داوای ئیشەکەتوە نییە؟ وەڵڵاهی گەڵابی هەبێ بەڵام بە حەکوەوەی ئامێرەکانی خۆمان زۆرن جارێ بۆ ئەم مەرحەلەی ئیشکردنەکە کفایەتمانەکە بەڵام ئەگەر لە داهاتووە هەبێت حەزەکەی دەستی کاری خۆماڵی هەموو کارتان دەدان. قۆناغی یەکەمی شەقامەکە لە تاسڵوجە بە ئینتەرچێنج واتە فولکەی 4 ئاڕاستەی پەپولەیی دەست پێ دەکات و لە گوندی دەمرکان بە هەمان شێوەی پرد کۆتایی پێدێت. کۆمپانیای جێبەجەکاری پرۆژەکە دەیەوێت تا 6 مانگی داهاتوو پردی یەکەم لە تاسڵوجە تەواو بکات. قۆناغی یەکەمی شەقامی سەدمەتری سلێمانی کە 32 کیلۆمەترە و 400 ملیارد دیناری بۆ تەرخان کراوە بە پێی ئەو سایت پلانەی کە لە ساڵی 2013 کۆمپانیای خەتیب و عەلەمینی لوبنانی کردوێتی بەم شێوەیە. پانی شەقامەکە ئەگەرچی 100 مەترە بەڵام لە دەرەوەی 100 مەتری شەقامەکە لە هەردوو بەرەوە ڕوبەری 50 مەتر شەقام محەڕەمات هەیە. ئەمە وەک بەشی خزمەتگوزاری شەقامەکەیە. ناوەڕاستی دوو شەقامە سەرەکیەکە بلوار هەیە کە پانیەکەیان 18 مەترە. شەقامی لاوەکی یەکەم یا خودەوەی پێدەوترێ خەدەمی پانیەکەی 7 مەتر و 50 سانتیمەترە. شەقامی خەدەمی دووەمی جادەکە پانیەکەی 8 مەترە. شۆستەی نێوان شەقامە سەدیەکانی سەرجادەکە پانیەکەی 3 مەترە. پانی ناوچەی لادانی ئۆتۆمبیل و ڕاوەستان لە شەقامەکەدا 7 مەترە. بەشێک لە خاوەن باخ و گوندنشینەکانی دەوروبەری پرۆژەکە بۆ وەرگرتنی زانیاری لەبارەی جۆریە و قەرەبووی دەکرێنەوە هاتوونەتە شوێنی کارکردن. ئێوە داوای قەرەبووەکە. ئەگەم ئارەوەڵاگەر قەرەبوومان بکەنەوە باخ و باخەتی زۆر تایە ئەو چەند دۆرمەی باسەکە؟ ئارەوەڵا دارێ سەحانی خۆشانی دارە هەبێ هەمی بەرکەوێت. تو ئامادەی تایە کە لەبەر ئەوەی شەقامەکە نەوەسێت لای ببێت. وڵا خانۆکەشم نابێرە بێم خۆش نەگرت نەک دارەکان هەر خانۆگە لە ئەم شەقامێکی ئاوا نییە هەموو سلێمانیەکاتەوە. بۆچی پێمان ناخۆشە پێمان خۆشە بەرز ئەنرخێنرێت زۆرتر بن لە هەڵوێستە دژەکان. من تەمەنای ئەواکەم هەموو هاوڵاتیانی کە با بڵێن باخ و مڵکەکانیان و شتەکانیان دەکەوێتە سەر ڕێڕەوی جادەکە هەمان هەڵوێستی جەنابیان هەبێت. مەرحەباتان لێبێ. خەڵکیێرن جەنابتان. وڵی ئێمە خەڵکیێرن گوندی شوێ گوندی شێخڕەش ئازانەیە تاپۆیە پێم برە داواکارەکەتان چیەوە؟ سەرپەرشتیاری پرۆژەکە لێرێ هەرچەندە ئەو کۆمپانیا لێرێ و سەرپەرشتیەکە ڕەگەلانی حکومی نەبێت بەڵام بۆیان ڕوون بێتەوە کە گرفتەکانی وەردەمیان چیە؟ وڵای ئێمە بەزەوە نەپرسیاری ئەومان لێ ئەم ئازە تاپۆیان نەبزانین ئێمە چی بکەین بۆی هەتا ئێستا کەس هیچی بێمە نەوتووە تاپۆیە بەناوی خۆمانە من زۆر دەمەگە لێرە شای ئێمە وەکو لایەنی جێبەجەکاری ئەم پرۆژەیە بەڕاستی بابەتی قەرەبووکردنەوە ئەم شتانە لە ئەستۆی ئێمە نییە. بەڵام من دڵنیام لەوەی کە شارەوانی ئەم جوابەی پێ و ئەوان لەسەر ئەمە ئیتیفاقیان کردووە. هەج مڵکێک تاپۆی ڕسمی بێ بە ناوی کەسێکەوە بێت حەقی مەحفوظە و پارێزراوە. سەبارەت بە بوونیە و باخ و پرۆژانەی دیکەش کە بە زیادەڕەویدا دەنرێ و دەبێت لا ببرێن هاتوومەتە باخەکانی بەردەم ناوچەی هەزار مرد
ئەم شوێنە خانووی پلاستیکی پێگەیاندنی خەیارە بەشێکی زۆری بەم نزیکانات دەکەوێتە بەر ڕەحمەتی شۆفڵەکان بەڵام هەندێک لە خاوەنەکانیان سەرڕای ئەوەی کە بیرەکانیشیان بەر شەقامەکە دەکەون نیگەران نین و دڵخۆشن بە ئەنجامدانی پرۆژەکە داوای دادپەروەریش دەکەن لە قەرەبوودا. ئەم جارە 100 مەتریە پرۆژێکی زۆر باشە کە لە مەنتیقەی ئێمەوێت بۆ شاری سلێمانیش بە تایبەتی ئاوەدانیەکە بۆ مەنتیقەکە و بەڕاستی خەڵکێک هەیە ئەرزەکانی بەرەکەوێ زەرمەە بێت تەبەن لە تاڵژۆ هەتا دەمرکانە ڕات بەناو ئەرزی خەڵکڕۆ هەیە برێکەوێ و هەیە ئەرزەکەی ئەچێتە سەر سەدەکە و هەیە سەدەکە جادەکەی ئەرزەکەی ئەوی شەبات ئەو ئەرزانە ئەرزی خەڵکن تاپۆنیان ئەمانە زەوی کشت و کاڵین و عقد کراوە والله ئەتە خەڵک بە فەلاحی بەکارێنی هەیە تاپۆی و هەیە عقدی زراعیە. لە پێشتر فەرمانگەیەک هەبوو بە ناوی فەرمانگەی ئەندازیاری نیشتەجێی شەقامی 100 مەتری کە هۆبەیەکی تایبەتی لە ناو شارەوانی سلێمانی هەبوو بەڵام لە ڕۆژی 27 تەموزی 2010 بە فەرمانێکی هەڤاڵ ئەبوبەکر پارێزگاری سلێمانی فەرمانگەکە سەر کرا بەڵام ئەم فەرمانگەیە هێشتا هەڵنەوەشاوەتەوە بە فەرمانی دەست بەکاربوونیان بۆ کۆمپانیای قەیوان نووسیوە. سەردانی ئازاد ڕەسوڵ سەرۆکی ئەو فەرمانگەیە دەکەم کە لە ماڵەوەی و خارنشین بووە بەڵام هێشتا بە ناوی فەرمانگەکەەوە قسە دەکات و هەوڵی ئەوەش هەیە کە دووبارە بە فەرمانێک بگەڕێتەوە بۆ سەرکارەکەی. هەرسێ قۆناغەکەی ئەگەر تەواو بکرێ تا 2042 ئاستەنجی هاتوچۆ نابێت لە سلێمانیە تا 2042 بە پێی ماستەرپلانی هاتوچۆی سلێمانی ئەگە هەرسێ بەشەکە تەواو بەڵێ قۆناغی دووەم و سێمی ئەکەوێتە سەر پێداویستی ئەو کاتێککە یانوێ دەستی پێ بکەن کامەی ئەولەوێتی هەیە ستا ئێمە بڵین ئەم بەشێکە ئەم قۆناغی کە دەستمان پێ کردووە تۆ ئەگەر وەکو ئیسان وایە ڕێگاوبانیش دەماری دڵت کامی گیراوێ ئەوەیان بەربن دەمارە دڵەکە ئەو ڕێگەیە کە تا چێت تۆ دەمرکان ئەو بایپاسە چووکە سلێمانی تاسوجە گیرا بوو سلێمانی تاسوجە لۆدێکی زۆری لەسەر بوو هەردوو سە ساڵ جارێ لەبەر لۆدە زۆرەکە قیرەکەی تێکەش و شەقامەکە تێکەش و پێویستی بە سیان لۆدیشی زۆر لەسەر شەستی لە جادەی تاسوجە سلێمانی زۆر بەشی سا هەشتای ئەو سیارە ئۆتۆبیلە بەرهەڵگران و تەنکەرانێکە پیاڕۆ ئومێدت هەیە بەشی دووەم و سێم جێبەجێ ببێ بەڵێ میێمانەبێ ئیشەڵا دووەم ساڵی ئەم پرۆژەیە باری دارایی چاک بێت و زۆر باشە بەشی دووەم لە دەمرکانە بۆ تونێلی پێشەوە بەشی سێم لە تونێلی پێشەوە بۆ کەڵەوانانە ڕایەت و تەسڵجە ڕاستە ئوساس کام بەشەیان زەڕوترە لە دوای بەشی یەکەم جێبەجێ ببێ بەشی هەشدە ڕێگای نیشی هەیە سەربەست فریوەی فریوەیەەکە باش لەگەڵ ئەم بەشەیە کە ڕۆدی دیتەوە بوو بڵێ ڕۆدی سیتەوە بوو نۆ ڕێگای ئەکوێتە ئەم بەری سلێمانی تاسوجە نۆ ڕێگا شەکرێتە ئەو بەری کە ڕۆدی دیت کرد ئەبێ بیبەستیتەوە کە نەت بەستەوەیش نابێت و بەناو شار ئەمەیستە بایپاسە بایپاسێکە بۆ ئەو لۆدە لەسەر سلێمانی تاسوجە لابین باردوو ئاراستە بۆ مەرزەکان بۆ سووری ئێران بۆ گەرمیان هەموو هاتوچێکە توانین لەوێ بیکەن نێن ناو شاری سلێمانی. هەرچەندە هاوڵاتیان دڵخۆشن بە دەستپێکردنی قۆناغی یەکەمی ئەو پرۆژەی کە هەندێک جار لێی بێهیوا بووبوون کە دەست پێ بکات بەڵام لەگەڵ ئەوەشدا چاوەڕێن لەبارەی هەردوو قۆناغەکەی دیکە کە بە کۆی گشتی شەقامەکە دەبێ بە 146 کیلۆمەتر زانیاریان پێ بدرێ. قۆناغی دووەمی شەقامی شاڕی بابان کە لە گوندی دەمرکانەوە بۆ تونێلی پێشڕە و درێژ دەبێتەوە وێڕای ئەوەی بەهۆی سەختی ناوچەکە و بوونی پرۆژەی نیشتەجێبوون پانی پرۆژەکە 100 مەتر نابێ و لە هەندێک شوێن تا 30 مەتر پانی کەم دەبێتەوە بەڵام ژمارەیەک گرفت و ئاستەنگی تێدایە کە چارەسەرکردنیان وەک شارەزایان دەڵێن کارێکی ئاسان نییە. یەکێک لە کێشەکانی قۆناغی دووەمی شەقامەکە ئاکواپارکی ناو پرۆژەی چاڤیلاندا پانی شەقامەکە لە ناو چاڤیلاند کراوە بە 30 مەتر بەڵام بەپێی زانیاریە ڕۆژنامەوانیەکان بەرپرسانی چاڤیلاند بە مەڕازی نین و دەڵێن تەنیا 10 مەتر ڕووبەر بە شەقامەکە دەدەن ئەوەش لە ناو سنەوبەرەکانی چیای گۆیژە بۆ ئەمەش داوای 25 ملیۆن دلار دەکەن. هەر بەپێی زانیاریەکان یەکێکی تر لە کێشەکانی قۆناغی دووەمی شەقامی 100 مەتریەوەیە لە بناری چیای گۆیژە بێجگە لەبوونی پرۆژەی گەوری نیشتەجێبوون هاوکات لە بەرامبەر وێزگەی کارەبای گەڕێکی ئازادی زەوی یەکدراوە بە مەکتەبی سیاسی یەکێتی بڕیارە بارەگای مەکتەبی سیاسی نوێی یەکێتی لەم شوێنە دروست بکرێ. بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە پێشنیاز کراوە شەقامەکە لە ناوچەی دۆڵەمیران لە باکووری ڕۆژهەڵاتی شاری سلێمانی
بە تونێلێک بەناو چیای گۆیژەدا تێپەڕ بکرێوبەوە شەقامەکە لە کێشەی چاڤیلاند و کێشەکانی دیکە دوور بخرێتەوە ببرێتە ناحێسی تەک یاخود تەنها ببرێتە ئەو دیوی چیای گۆیژە بۆ نزیکی تونێلی پێشڕە و پارێزگای سلێمانی لەم پرۆگرامەدا بەشدارە و دەڵێت ئێمە لەو بەشە دەستمان پێ نەکردووە کە کێشەی هەیە. مێ دەکەین لە ماوەیەکی کەمتر لەوەی بۆی دیاریکراوە تەواو ببێ ئەو بەشەی کە ئەکرێت کەمترین گرفتی هەیە چه گرفتی زەوی وزار چه زیادەڕەوی و ئومێ دەکەم ئەگەر هەر گرفتێکیشی هەبێ بە خێرایی بەڕێکاری یاسایی و کارژێڕی چارەسەر بکرێ چونکە بە ئەنجام ئەو ڕێگایی کە ئەکرێ بۆ هەمومانە و تەنیا بۆ سلێمانیش نییە بۆ هەموو کوردستانە بۆ هەموو عێراقا بۆ جوڵەی بازرگانی هەموو ناوچەکەیە بۆیە گرنگە کە هەمومان بەشدار بین لە چارەسەرکردنی کێشەکان نەک دروستکردنی کێشە بۆ شەقامەکە. ڕاستە زۆرێک لە زەویەکانی کە شەقامەکەی پێاتێ پەڕی کشت و کاڵیە دکتۆر بەڵام هەندێک لە خەڵکی یانەوەی داناوە کە ئەم شەقامە ڕەنگە ڕۆژی لە ڕۆژان جێبەجێ نەکرێ بەڵام کە ئێستا هەیە باخ و زەوی وزارێکی زۆری لەویا هەیە خانووی تیا کردووە چی بۆ کەسانە ئاڵێن بەڕاستی نەخشەکە دیاری کراوە و جێگیر کراوە ئەبێ ئێمە خۆمان لەگەڵ نەخشەکە بگونجێنین ڕێگاکە خۆی لەگەڵ ئێمە ناگونجێنێ ئەبێ ئێمە خۆمانی لەگەڵا بگونجێنین هەر کەسێ ئەگەر مافێکی یاسایی هەبێ و تاپۆی هەبێ مافێکی کە یاسا پێی یابێ لەسەر ئەو زەویانە هەبێ بە دڵنیاییەوە یاسا هەیە و بە پێی یاسای قەرەبووکردنەوە قەرەبووەکرێتەوە قەرەبووی مادی هەیە قەرەبووی مادیش هەیە و قەرەبووش هەیە زەوی بە زەوی کاتێک کە حکومت نەیتوانی زەوی باتەوە ئەبێت تەخمینی و زەویە بە پارە بکە و بە پارە بیاتەوە بۆ ئەوە ڕێکارێکی یاسایی و داراییە کە شارەوانی دەیگرێتە بەر کە بزانێت زەوی بە زەویاتەوە لەویا زەویاتەوە بۆ خەڵکانە لە شوێنێکی تریان ناتەوە باس لەوە کرێت مەسلەی پرۆژەی چاڤیلاند بەشێکە لەوەی کە مەساری ڕێگەکەی گۆڕیوە لە بەشی دووەمە ئەوێ بە تونێل ببرێتە ئەو دیو پێشبینی جەنابەت چیە تەسەوڕەکەی دوای ئەو 3 ساڵە ئەو دوو بەشەی تر دەست پێ بکرێت ئێمەش ئەمەمان باکە لە ئەنجومەنی پارێزگاژوین بە شارەوانی وتووەوە کە پارێزگاریشین بە شارەوانیمان وتووە کە نابوو شارەوانی سلێمانی لەو کاتەیە کە نەخشەی ئەم شەقامەی پێشتر داناوە لەو پرۆژانی کە کراون مراعاتی ئەو بارودۆخانە نەکا بەڵام کە بارودۆخێکیش ئەبێ بە ئەمری واقع دوجار هیچ شتێک نییە چارەسەری نەبێ هەموو شتێک قابلی چارەسەرە ئەگەر ئێمە گەشتینە ئەو ڕۆژە و بارودۆخەکە و ڕێگاکە گەشتە ئەو شوێنە بە دڵنیاییەوە بە هەر ڕێگایەک بێت چارەسەرە ئەلێن بەرپرسانی پرۆژەی چاڤیلاند بۆ دەستبەرداربوون لە بەشێک لە زەویەکانی داوی پارەی خاڵیەکەن تا 25 میلیۆن دلار شتی وا هەیە یاسا ئەوە دیاریەکانە خەڵک داوای چی ئەکە ناڵم دوو جۆرە ئەگەر مافی ئەگەر خاوەنددارێتی هەبێت جیاوازە لەو کەسەی کە ئەو لەسەر مڵکی دەوڵەت بێت و بە گرێبەست بەکاری هێنابێ یا زیادەڕەو بێ لەسەر مڵکی گشتی. قۆناغی سێمی شەقامەکە لە تونێلی پێشڕە و بەرەو بازگەی مێرگەپان قەیوان دەست پێ دەکاتاوەکو بەرزایەکانی شێرکوژ لە پشتی ناوچەی خولەرەیسیەوە درێژ دەبێتەوە جارێکی تر بۆ ناوچەی بازگەی کەڵەوانان لە تاسوجا لەگەڵ بەشی یەکەمدا یەک دەگرێتەوە و شەقامی 100 مەتری تەواو دەکات لە هەندێک شوێندا پانی شەقامەکە 6 مەترە لە کۆتاییشدا جارێکی دیکە دەبێتەوە 100 مەتر یەکێک لە دیارترین گرفتەکانی ئەم خۆناغی شەقامەکە ئەوەیە لە ئێستاوە دەست کراوە بە دابشکردنی زەویەکانی ناوچەی خولەرەیسی بەڵام ئەوش لەبیر ناکرێت کە بەهۆی دەستپێکردنی کاری پرۆژەکە هەلی کار بۆ زیاتر لە 100,000 کەس دەرەخسێت. بەڵێندەرانی لای جەنابتان چاسەنە لەم پرۆژەیە سوودمەند دەبن بۆ پێی پرۆژێکی گەورەیە ئەم هاوکارە بن لەگەڵ کۆمپانی ئەم پرۆژەیە زۆر گەورەیە کۆمپانیای قەیوان تەئکیدم لە دوای ئەوەی کە لە استراتیژی پرۆژەکە تێگا پێویستی بەردەیان بەڵێندەری لاوەشی هەیە کە لە پرۆژەکەیە کار کە هەلێکی کاری ئێجگار زۆر دروستەکە مەکانینێکی زۆرەکەوێتە کار لە 2014 زۆربەی بەڵێندەرانیەوە وەستاون لە ئیش و کار لە سایانەوەی وەستاوە کاری نییە. ئەم پرۆژەیە هەلێکی بۆ من یەک شتێک بەڵێن ئیش کاری بەڵێندەرایەتی بزوێنەری بازارە هەموو تاشی ئیسپادەی لێکە تۆ مەکاین هەزارەها مەکاین لە بازارە هەیە وەستاوە ژنگی کردو ئیشەکە مەعامیلەکان لە چەوشکان لە بەرشکانەوە لە معمەلی کۆنکرێتەوە لە معمەلی قیرەوە لە دەیان کەس ئیسپادەی لێکە مهندسێکی زۆر ئەندازیارێکی زۆر بە ئیشە ئیمڕۆکەوێتە کارەوە مەساحەکەوێتە کارەوە مراقیبە یعنی ئەگەر تۆ بڵێ ماڵ هەلێکی کاری ئێجگار گەورە بۆ شارەکە دروست ئەکا کە ئەمە خۆی لە خۆیاجی دڵخۆشکەرەیە کە خەڵک داهاتێکی تازەی هەبێ ئەم بێکاری کە ئیمڕۆ لە سلێمانیە کە ئیمڕۆ وەکو بەڵێندەران زیاد لە 110,000
کەس لە ستافانی کە لەگەڵ بەڵندەرانە کاریان کردو و بێکارن لە کوردستانە لە سلێمانیە بەس لە سلێمانی بەڵێ لە وەستا لە کرێکار 100,000 کەس بێکارە ئەم 100,000 بێکارە ڕێژێکی زۆری بەهۆی ئەم پرۆژانەوە کەوێتەوە کار دەیان گەڵابە مەوادێنێ مەواد فڕەیە هەزارەهان کەس سوودی لێبینێ بازارەکرێتەوە خواردنە زانیی ئەم پرۆژەیە گەورەیەکەی لەوەیە کە تۆ مدەیەکی زەمەنیە ئەتوانێت بۆ ئەم زڵوفەی ئەمڕۆ زۆرترین هەلی کار بۆ بازاردادین. کۆمپانیای جێبەجێکاری ئێستای پرۆژەکە بۆ وەرگرتنی کارەکە بڕی 15 میلیۆن دلاری داوە بە هەر سێ کۆمپانیا تورکیەکە ئێلتبای ئینتاژ کور کە لە ساڵی 2013 بڕیار بوو ئەوان پرۆژی شەقامەکە جێبەجێ بکەن و ماوەی 3 مانگ کاریان تێدا کرد بە پێی زانیاریەکانی بەرپرسانی کۆمپانیای جێبەجێکاری ئێستا ئەو پارانەی کە کۆمپانی قەیوان گەڕاندوێتیەوە بۆ کۆمپانیا تورکیەکان دەخرێتە سەر خەرجی پرۆژەی شەقامی 100 مەتری و حکوومەت بۆ کۆمپانیای جێبەجێکاری دەگەڕێنێتەوە لە کاتی خۆی. سەردانی بەڕێوەبەری جێبەجێکاری قەیوان گروپ دەکەم کە خۆی لە نزیکەوە ڕۆژانە ئاگاداری بەڕێوەچوونی کارەکانی شەقامی 100 مەتری سلێمانیە. کۆمپانیاکەی بە قەرز پرۆژەکە بە حکوومەت جێبەجێ دەکات تاوەکو بڕی 100 ملیارد دینار لە قۆناغی یەکەمی پرۆژەکە خەرج دەکات دوای ئەوە حکوومەت مانگانە بە پێی توانە سولفەی بۆ خەرج دەکات بڕیاری ژوایە بە ڕێژەی لە 195 پێش بەدەستی کاری ناوخۆیی ببەستن ئەوەش لە کاتێکدایە کۆمپانیا تورکیەکان لە ساڵی 2013 تەنیا بەڵێنی خەرجکردنی 15 ملیارد دیناریاندا بوو کە دوای ئەوە حکوومەت سولفەی کارکردنیان پێ بدات. کاتێکە کەسێک بە مرتاحی بە شوێنێکدا دەڕاو سایکۆلۆجەتی ئاسوودە دەبێت بێگومان بەرەمهێنتر دەبێت بۆیە پرۆژەی شەقام بەشێکی گەورەیە بەشداریەکی گەورە دەکات لە ژێرخانی ئابووریدا و ئەو پرۆژانەی کە بریتین لە پرۆژەی شەقام و پرۆژەی بەتایبەتی وەکو شەقامی 100 مەتری سلێمانی کە پرۆژەیەکی استراتیجی گەورەیە ئەهەمیەتیان زۆر زیاترە لە پرۆژەیەکی ترکە پەیوەندی و بەرکەوتیان کەمترە لەگەڵ خەڵکە وەک لە پرۆژەیەکی شەقام کە پەیوەندێکی زۆری بە هەموو دانیشتوانی شاری سلێمانی و هەموو ئەو گەشتیار و ئەوانەی کە بە هۆکاری بازرگانی و کاروباری ترۆ ڕوو دەکەنە شارەکە پەیوەندیدارن پێوەی لە ڕووی ڕەخساندنی هەلیکار پێشبینیتان چۆنە نێوەی کە داتان ناوە ئەگەر بە ژمارەیەک لاتان بێ پێشبینی بکەن لەمای ئەو 3 ساڵەیە ئەوەندە هەلیکار بەڕەخسێ بەهۆی تاوکردنی پرۆژەکە بەشی یەکەمی لەبارەی ڕەخساندنی هەلیکار خۆتان دەزانم پرۆژێکی گەورەیە ئیشی کارکردنی بۆ ماوەی 3 ساڵ تێدا بەردەوام دەبێت ئەو کارانی کە لەو پرۆژەیەدا دەکرێن کارێکن کە پەیوەندیان بە توانای خەڵکی خۆمانەوە هەیە توانای خەڵکی ناوخۆیەوە هەیە لە بەکارهێنانی ئەو مەکاینانی کە کار دەکەن لێیا کە بەشێکی گەورەی کارەکەیە لە دروستکردنی پرد و ئەو بارانە و پێداویستیانەی کە لە ناو بەشی کۆنکرێتی پرۆژەکەن کە ئەمانە هەمووی دەستی کاری ناوخۆی دەتوانن ئەو کارانە جێبەجێ بکەن و دەتوانن هەلی کارێکی زۆر بۆ ئەو توێژە بدۆزنەوە کە توێژێکە پێویستی بە خیبرەیەک و بە شەهادەیەکی زۆر گەورە نییە بە ژمارەیان بە نزیکەی ژمارێکتان لە نیە لە ڕووی هەلیکار بەڵێ دەتوانم لە ڕووی هەلیکارەوە پێت بڵێم کە دەرفەتی کار بۆ هەزاران خەڵک دەڕەخسێنێ ئەم کارە ئەم دەستی کارە تا چەنە ناوخۆییە بن یان کەسانی بیانی هێنن نەخێر وەکو هۆی کە ئاماژەمان پێدا من پێم وایە استراتیج و تێگەیشتنی کۆمپانیاکەی ئێمە و هەموو کۆمپانیەکانی تری بواری بازرگانیش ئەوەیە هەتاوەکو بتوانێت بەدەستی کاری ناوخۆی ئیش و کارەکانی جێبەجێ بکە کەس بیر لەوە ناکاتەوە بچێت لە دەرەوە کەسێک بێنێت ئەو 3 ساڵی کە دیاری کراوە پێشبینیەکەن لە ماوەی 3 ساڵە تاوا بکرێ بەشی یەکەم کەسی 2 کیلۆمەترە بە پشتیوانی خۆ ئەوەی کە پەیوەندی بە ئێمەوە هەیە بریتە لەلایەنی ئیداری و لایەنی مالی پرۆژەکە بەپێی ئەو ئیتیفاقی کە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانی بەڕێزە هەمانە کە حکوومەتی هەرێمی کوردستانی بەڕێز هەر لە سەرەتاوە زۆر پشتیوان و پشتگیری پرۆژەکە بوو دەیەوێت بەسەرکەوتوی پرۆژەکە جێبەجێ بێ و بە وردی و لە نزیکیشەوە چاودێری دەکات ئەگەر کێشەیەک نێتە ڕێمان کە لە توانای کۆمپانیاکەمانە نەبێت پەیوەندیدار نەبێت بەلایەنی ئێمە وەکو کۆمپانیا و لە جاری تریش باسی و خاڵم کردووە کە گەورەترین تەحەدیە و ئەڵەنگاری کە دێتە بەردەمی ئێمە لە جێبەجێکردنی ئەم پرۆژەیە تەسلیمکردنی مەسارەکەیە پێدانی مەسارەکەیە چونکە ئەو مەسارە لە کۆندا و لە ئێستاشدا هەندێک منشعاتی خەڵکی لەسەرە هەندێکی بە زیادە ڕێوی هەندێکی تەسوید کراوە کەەوە ئەرکی حکوومەتە لە ڕێگەی یاساوە مامەڵە لەگەڵەوانە بکە
لە ئەوان ئەو کار و ئەو کێشانە نەبنە ڕێگر لە بەردەمانە بە پشتیوانی خوال لە پێش 3 ساڵەکە تەواو دەبێ و ئینشاءالله لە 3-4 مانگی تردا خۆتان دەتوانن ڕووماڵی پرۆژەکە بکەن بە تەواوەتی بزانن چەندێک لە کارەکانی لێجێ بەجێ بووە. دروستکردنی شەقامێکی وەکو ئەو شەقامە بۆ دیزاینەی کە هەیە سیمایەکی زۆر جوانتر و پێشکەوتوتر بە شاری سلێمانیەدا. ئاسانکاریێکی زۆر بۆ هاوڵاتیانەکە لە ڕووی گەیشتن بەو شوێنانەی کە مەبەستیانە. لە ڕووی ئەوەی کە ئەو شەقامە بە هەر شوێنێکدا دەڕوات. قیمەتی ئەو زەویانەی کە لەو ناوچەیەن قیمەتیان نەگۆڕێت. سروشتی شەقام وایە بە تایبەتیان شەقامەش. بۆیە هەموو ئەو کەسانی بە درێژای ئەو 32 کیلۆمەترەکە و شەقامی پێڕات بە هەر شوێنێکا بڕوات دەبێتە هۆی بژاندنەوەی زیادکردنی نرخی زەویەکەی و زوو فرۆشتنی نرخی زەویەکەشیان هەندێک جار خەڵکێکەیە پێویستی بەوێ زەویەکەی بفرۆشێ بەڵام لەبەرەوەی لە ناوچەیەکی دوورە دەستە ئامادەیە بە هەر نرخی بفرۆشێ بەڵام بۆی نافرۆشێ بەدەیان 1970 زەوی دەکەوێتە ناو سنووری مەستەر پلانەوە ئەوەندەی مەبەستمانە پرۆژەکە جێبەجێ بکەین و پرۆژەکە بۆ شاری سلێمانی بە شێوازێکی جوان و ڕێک و پێک و لەوادەی خۆیان جێبەجێ بکرێت ئەوەندە چامان لەلایەنی مادی پرۆژەکە نەبووە و بە بەرپرسیارەتی خۆشمان مازانی و بەرپرسیارەتی کەرتی تایبەتیژەوەی لە کاتێکا کە حکوومەت تووشی تەنگەژەی ئابووری دەبێت بە هەر هۆکارێک لە هۆکارەکان کۆمپانیەکان بیر لەوە بکەنەوە ببنە پارسەنگێک بۆ ئەو بارە لارەی کە دێتە پێشەوە بۆ ئەوەی بتوانن لە ڕێگای توانای کەرتی تایبەت و ئیمکانەتی کەرتی تایبەتەوە پرۆژەکانی خزمەتگوزاری نەوەست و بەردەوام بن بۆیە بەرپرسیارەتیش ڕاستە بەرپرسیارەتی قورسە بەڵام دەبێت تەحملی بەرپرسیارەتیش بکەین و بتوانین بەشدار بین لە ئاوادانکردنەوەی ژێرخانی ئابووری وڵاتەکەمان چەندە قسە گفتوگۆکەمان لەگەڵ جەنابەت پێویستە بە بەشی یەکەم بەڵام ڕەنگە خەڵکێک ئەم پرسیارە بکەنیان بە کۆمنت نووسیویانە ئایا بەشی دووەم و سێم لە بیرۆکەی جەنابتانە هەیە دوای ئەم 3 ساڵە کە تەواو بوو بەشی یەکەم ئەنیشان بەنەباری ئەو دوو بەشەی تریش تا چەند لە بیرۆکەتان هەیە ئەمە تەجروبەیەکە تەجروبەیەکی کەرتی تایبەت و حکوومەتە پێکەوە کار دەکەن هەماهەنگیەکە لە بینی ئەم دوو کارتەدا ئەگەر ئەم تەجروبەیە مۆفەق بێ و حکوومەت ڕەزامەند بێ لەسەرەوەی کە ئێمە ڕابسپێرێ بۆ جێبەجێکردنی بەشێکی تر لە شەقامەکە ئەو کاتە قسەی خۆمانمان دەبێت تا چەند دەرفەتێکی باشە بێ بۆ پتەوکردنی هەماهەنگی زیاتری نێوان حکوومەت و کەرتی تایبەت کە لەم چەند ساڵی ڕابردوو هەنێک لاوازی پێوە دیار بووە ئینشاءالله ئەگەر ئێمە مۆفەق بین حکوومەت لە تەجروبەکە ڕازی بێ بێگومان خەوڵ دەدا لە ڕێگای کەرتی تایبەتە حەقیقیەکەیەوە کەرتی تایبەتە ڕاستەقینەکەیەوە کە دەتوانێت شان بەشانی حکوومەت ئیش و کار بکە و پاڵپشتی پرۆژەکانی حکوومەت بن بەیەکەوە هەماهەنگیان هەبێ بێگومان حکوومەت بیر لەوە دەکاتەوە تەجروبەی زیاترمان لەگەڵا بکە. پێشبینی دەکرێت بە تەواوبوونی شەقامی 100 مەتری لە سلێمانی لۆدی سەرشەقامەکان و کێشەی ترافیک لەسەر چەند شەقامێکی سەرەکی کەم بکاتەوە دەچمە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی. لێرە بەڕێوەبەری هاتوچۆی پارێزگاکە زانیاری ئەوەی پێدام لە شاری سلێمانی جگە لە شەقامی 100 مەتری شاڕی بابان کە ئێستا قۆناغی یەکەمی جێبەجێ دەکرێت دوو شەقامی دیکەی 100 مەتری و یەک شەقامی دیکەی 120 مەتری هەن کە دروستکردنیان شکستی هێنا وەک شەقامی 100 مەتری لە قرگا شەقامی 100 مەتری وڵوبە بۆ بەکرەجۆ شەقامی 100 مەتری سلێمانی عربەت. ئێمە ئێستا لە نەبوونی ئەو شەقامە 100 مەتریە هەموو ئۆتۆمبیلانەی لە پارێزگاکانی تری دەرەوەی سلێمانیەوە دێن ئەیانەیە تێپەڕن لە سلێمانیایە بۆ شوێنێکی تر بڕۆن ناچارە بن هەموو بێنە ناو سنتەری شارەوە بێنە ناو شارەوە. ئەگەر لە ڕابردووە شەقامی 60 مەتری شەقامێکی لاوەکی و دەرەکی بوو بۆ سلێمانی ئەوە ساڵانێکی زۆرە بۆ هۆی فراوانبوونی شاری سلێمانیەوە شەقامی 60 بۆتە شەقامێکی ناوشار چونکە چەندین گەڕک لەم بەر و لەوبەری شەقامەکە بە درێژایی بازنەی مەلیک مەحموود گەڕک هەیە و بۆ دەتە شوێنی نیشتەجێبوونی چڕ. لەبەرەوە بێگومان دروستکردنی شەقامی 100 مەتری بایەخێکی زۆری هەیە و ئێمە سوودێکی زۆری لێوەرەگرین لە ئایندەیە کە تەواو بێ وەک چۆن خۆزگەم خواست کە ئێستا باسمان لە قۆناغی سێهەم کردایە و یەکەم و دۆم تەواو وایە خۆزگەش ماوەی تەواوبوونی قۆناغی یەکەم کە ئێستا دەستی پێکردووە 3 ساڵ نەبایە و
لە ماوەیشی کەمترە ساڵونێ 2 ساڵ تەواو بووە من دەستخۆشی لە حکوومەت دەکەم کە لەم کاتی قەیرانەیە دەستیدایە دەستپێکردنی ئەم پرۆژەیە و دەستخۆشی لە کۆمپانیای قەیوانەکەین بەڵام داوامان ئەوەیە و خۆزگەمان ئەوەیە کە لە کاتی خۆیان تەواو بکرێ و بە کوالیتێکی باش دروست بکرێ نەک وەکو ئەو شەقامانەی کە لەمە پێش گرفتمان لەگەڵیان هەوە بەڕاستی هەندێک شەقامەیە کە دروست کراوە دوای چەند مانگێک لە بەکارهێنانی دیسان دەستمان بە سیانەکردنی کردووە. شەقامی 100 مەتری سلێمانی لە کۆی 146 کیلومتر تەنیا لە نزیکەی 55 کیلومتریدا پانی شەقامەکە 100 مەترە ئەوەی دەمێنێتەوە پانیەکەی بۆ 30 بۆ 40 بۆ 6 متر بەپێی ئەو شوێنانەی پێدا تێتە بەڕێ کەم کراوەتەوە بەپێی ئەو پێدراوانش کە لەم بەرنمەیەدا ڕوون بۆیەوە جێبەجێبوونی خۆناغەکانی دووەم و سێم لە مەحاڵەوە نزیکترن بەڵام هەرچی سەبارەت بە خۆناغی یەکەمە بەرپرسانی حکومی و کەرتی تایبەتیش دەڵێن دەیانەوێت لە کەمتر لە 3 ساڵدا تەواوی بکەن. پرۆژەی دروستکردنی شارڕێی بابان تەنها دروستکردنی شەقامی 100 مەتری سلێمانی نییە بەڵکو وەک بەرپرسان و شارەزایان لەم پرۆگرامە باسییان کرد دروستکردنی شەقامەکە دەبێتە هۆی بژانەوەی زیاتری سلێمانی و پەرەپێدانی لایەنی ئابووری و ڕەخساندنی هەلی کاری زیاتر بۆ دەستی کاری ناوخۆیی بە ڕێژەی لە 95 لەم پرۆژەی کە بڕیار وایە لە ماوەی 3 ساڵدا تەواو بکرێ بۆ ئەو شارەی کە شایەنی خزمەتی زیاتر و شیاوترە تا بەرنامەیەکی دیکە هەموو لەگەڵ خۆشییا بن خواتان لەگەڵ.